نەجاح ئەڵماس دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانە و ماوەی 14 ساڵە کە لە شاری هەولێر دەستی بە پیشەی تاتۆکردن کردووە. خاوەنی سەنتەری تاتۆکردنە ئەو دەڵێت هۆکاری دەستپێکردنی ئەم پیشەیەی دەگەڕێتەوە بۆ هەوڵەکانی هاوسەرەکەی و لەگەڵ ئەودا فێری کاری تاتۆکردن بووە. بەپێی تاتۆکەیە بەپێی ئەو نەخشەیە کە هەڵیەبژێرێ ئەو دیزاینی ئەو ئێوێ بەڵام لە 25,000 بەسەرەوەیە لە 25,000 ئەترەسێتە سەرەوەتر لەوانەیە بگاتە 5-6 وەرەقە $400 $500 $600 حەسەب ئەو کابرایی کە ئەو نەخشەیە کە ئێوێ ئەو شخصە. تاتوێکم بۆ کوڕێ کرد کە یەک تاتۆ بۆ بڵین بەڵام زۆر گەورە بوو تقریبان گەیشتە $1,800. زۆربەی ئەو کەسانەی کە ڕوو لە سنتەری تاتۆکردن دەکەن زیاتر گەنجەکانن کە لە 160 پیاوان و لە 140 خانمانن. وەکو ئەوەی سەرپەرشتیارانی سنتەرەکانی تاتۆ دەڵێن ئەو کەسانەی کە ڕوو لێرە دەکەن زیاتر شێوە و نەخشی تاتۆکیان لا گرنگە تاوەکو پارەکی و بەگشتی نرخی تاتۆکان پەیوەندی بە جۆر و قەبارەی تاتۆکەوە هەیە. تاتۆ بەکارێنە ماوەی 10 ساڵە بەکاردێنم. نرخ مهم نییە لایم گرنگ ئەوەیە ئەنی شتەکە بدڵی خۆم بێت. گرانترین تاتۆی کردم نزیکەی تقریبا 150,000 بەهرەوەن. لای من تاتۆ بە معنایە ینی زیاتر ینی ئەو کاتە تاتویەکە بێ بزانێت چی دەکەی معنایەکەی خۆشترە زیاتر بەلای من نرخ و پارە مهم نییە. لەو کاتەوە حەزم چوە سەرم ئیشی تاتۆ و دەستم پێ کرد. ئەم پیشەیە ئێستا لە هەموو جیهاندا پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و هەرێمی کوردستانیش لێ بێبەش نییە و زۆربەی گەنجەکانیش پێشوازیەکی باشی لێ دەکەن و ئەمەش بۆتە سەرچاوێکی باشی داهات بۆ خاوەن پیشەکانی ئەو بوارە بە جۆرێک کە ڕۆژانە نزیکەی $300 بۆ $500 داهاتیان هەیە و هەندێک جاریش داهاتی ڕۆژانەیان زۆرە و لە سنووری $500 ڕەت دەدات. دەنافەریقی کوردستان 24